چیرۆکی پشتکوشتنی گەنجەکەی سەرڕێگای سلێمانی خەرەداغ ئاشکرا بوو. ڕۆژی سێی ئەم مانگا تەرمی گەنجێک لەسەر ڕێگای سلێمانی خەرەداغ بە ناوی بورهان لەتیف حسێن بە کوژراوی دۆزرایەوە. دواتر لە میدیاکانی پارتی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەڵای میدیایی زۆری لەسەر کرا، بەڵام بە پێی زانیاریەکانی پلەی هاوژینی بورهان لەتیف سکاڵایی یاسایی لەسەر سێ برای هاوسەرە کوژراوەکەی بە ناوەکانی حەسەن و قادر و جوامێر تۆمار کردووە. هەر بە پێی زانیاریا بەدەزاتوەکان لێکۆڵینەوەی هێزە ئەمنیەکانی سلێمانی و پۆلیسی سلێمانی بەردەوام بوو تا ئەو کاتەی توانرا دوو لەو تۆمەتبارانە دەستگیر بکرێن بە ناوەکانی قادر و جوامێر، بەڵام تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە کە ناوی حەسەنە بکوژی باوکی و سێ برایەتی بەرەو شاری هەولێر هەڵاتووە. ئەو تۆمەتبارە پلەی مقەدەمی هەیە لە هێزەکانی زێرەفانی و ئێستا لە هەولێری پایتەخت بە ئازادی دەسوڕێتەوە و هێزە ئەمنیەکانیش دەستگیری ناکەن. پلەی زانیویەتی لە ڕۆژی 4/6/2014 دووبرایتری بورهان بە ناوی ساماڵ و شەماڵ لەلایەن ئەو پلەدارەوە کە برای خۆیانە دەکوژرێن و تەرمەکەیان لەسەر ڕێگای عەربەد سلێمانی فرێ دەدرێت. بە پێی زانیاریەکان کێشەی ئەم خێزانە لە کوشتنی باوکیانەوە بە دەستی حەسەنی برایان سەری هەڵداوە کاتێ لە ساڵی 1995 لە گوندی کانی خاکی سەربەناحیەی سەنگاو تەرمی لەتیف حسێن دەدۆزرێتەوە کە لەلایەن ئەو پلەدارەی زێرەفانیەوە کوژراوە. لە ماوەی ڕابردوودا کوژراوەکان بەردەوام داوای بە سزاگەیاندنی برا بکوژەکەیان کردووە، ئەویش هەستاوە یەک بە یەک براکانی خۆی کوشتووەتەوە.